لە کەشێکی ساردا منداڵە موسڵمانەکانی ئەمریکا لە شاری سیلڤەر سپرینگی ویلایەتی مەریلاند لە دەرەوەی مزگەوتەکە مۆمیان بۆ ڕۆحی ئەو چواردە ئەمریکیە داگیرساند کە لە هێرشە تیرۆریستەکەی هەفتەی ڕابردوو لە ویلایەتی کالیفۆرنیا گیانیان لەدەستدا. مامۆستای مزگەوتی ئەو شارە ئەحمەد ئەسهاری باسی لەوە کرد لە هەموو کات زیاتر پێویستیان بە یەکگرتن و بە خۆداچوونەوە هەیە. دەپرسن و باوەڕدایی ئەوە دواڕووداو دەبێت منیش دەڵێم باوەڕ ناکەم پێویستە پێکەوە کاری زۆر بکەین هەمومان لە یەک وڵاتدا دەژین هەموو هاوڵاتی ئەمریکین و ئەم خاکەمان خۆش دەوێت بە یەک زمان ئاخاوتن دەکەین دەبێت پێکەوە بگەینە چارەسەرکردنی ئەو گرفتە. هەر کات ڕادیکالە ئیسلامیەکان کارێکی تیرۆریستی لە ئەوروپا و ئەمریکا بە ئەنجام بگەێنن سەرنجەکە دەخرێتە سەر موسڵمانەکان. ئەوانە نوێنەرایەتی ئاینداریەکی باش ناکەن ئەوەی ئەو ڕووداوانە بە ئەنجام دەگەیەنێت هیچ پەیوەندیشیان بە ئیسلامەوە نییە نوێنەری ئیسلام نین و نوێنەرایەتی منیش ناکەن. ئیسلامی ڕاستەقینە دوورکەوتنەوەیە لە هەر تونند و تیژیەک دوورکەوتنەوە لە شەڕ و خوێنڕشتن داعش زۆرترین خەڵکی موسڵمانی کوشتووە وەک لە هەر ئاینێکی دیکە ئەوە چه موسڵمانیەتیەکە کە خەڵکی خۆ بکوژێت. لەم کێشمەی تووشی موسڵمانەکان هاتووە ئەوان تەنها دەرناکەون پیاوە ئاینەکانی تریژ لە کۆبوونەوەکەدا بوون. قەشە کیسمان مانسفێڵد سەرڕای نیگەرانی باسی لەوەش کرد بەهۆی دوو کەسەوە ئاینێک ناشرین نابێت. دوو کەس ناتوان نوێنەرایەتی ئاینێ بکەن. موسڵمان کێشیان نییە موسڵمانەکان بەشێکی چارەسەرین نەک ئەوان بەتەنها هەمومان دەبێت بەشدار بین. هەمومان کۆمەڵگای موسڵمانەکان لە ئامێزی خۆشەویستی دەگرین. هەموو پێکەوە قسە دەکەین دوور لە توندوتیژی کە ئەوەش بەشێکە لە کەڵتورەکەمان. ئەوەی ڕوبەڕوومان بۆتەوە کێشەی هەموو وڵاتەکەمانە. خەڵکی ئاسایی ئاینی تریژ لەوێ بوون. سەبووری خۆیان بە وەستان لەو سەرمایە دەردەبڕی وەک هاوسۆزیەک بۆ کەسوکاری قوربانیەکان و هاوڕێ موسڵمانەکانیشیان. جۆرج فلێت هاوسێ ماڵەکەی موسڵمانە و 15 ساڵە پێکەوەن. هەرگیز من لە خەڵکی موسڵمانی ئاسایی نەترساوم. من دژی تیرۆریست و خەڵکانی تونڕەوم ئەوانەی دایانوێ شکست بەم وڵاتە بهێنن شکست بەو کرانەوە و ئازادی و دیموکراسیەتە بهێنن. من ئەم شەو پشگیری لەو جۆرە خەڵکانە ناکەم من پشگیری لەو خەڵکانە دەکەم وەک هەر باوەڕدارێکی تری وەک کریسیان و بەهایی و سرت و جوولەکە کە ئایندارن. گروپی ئیسلامی تونڕەوی وەکو داعش بەردەوام هەوڵ دەدات ململانەی نێونەتەوە ئاینزاکان قوڵتر بکاتەوە بەڵام ئەزمموی ئەو وڵاتانەی کاری تروریستیان ڕوبەڕوو بۆتەوە دوورن لەو بۆسەیە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا